ئەم کاتتان باش پۆلی 4 هیوادارم هەموو لایەکتان باش بن. ئێستا لە لاپەڕە 6 لە شاری هەڵەبجە. هەڵەبجە دەکەوێتە مەڵبەندی دەشتی شارەزوو لە 16ی سێی 1970 کەوتە بەر هێرشی کیمیابارانی ڕژێمی بەعس. زیاتر لە 5,000 قوربانی و 15,000 برینداری لێکەوتە و شارەکەش خاپوور و وێران کرا. ئەمە وێنەی شاری هەڵەبجەیە لە کاتی کیمیاباراندا و چەند وێنەیەکی تریشتان بۆ دەعانم. ئێستا هەر لەم لاپەڕەیەدا زانیاریمان هەیە. زانیاریەکە باز لەوە ئەکا دەڵێت وەک ڕێزلێنان بۆ گیانی قوربانیانی کیمیاباران لەلایەن ڕژێمی بەعس سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە حوزەیرانی 2013 بڕیاری بە پارێزگاریکردنی شاری هەڵەبجەی دەرکرد. و هەروەها لێرە ڕاهێنانمان هەیە. ڕاهێنان کاریگەری کیمیابارانی شاری هەڵەبجە چی پاشماوەیەکی خراپی لە دوای خۆی بەجێهێشتووە. ئەمە بکە بە داڕشتن. زانیاریمان هەیە دیسان ڕەشەکوژی کورد لەلایەن بەعس و بەکارهێنانی چەکی کیمیایی و یەکێک بوو لە کارە هەرە نامرۆییەکانی ئەم ڕژێمە و بۆتە پەڵەیەکی ڕاش لە نێوچەوان و داگیرکەرانی کوردستان کە هەتایە مێژوو پێوەی شەرمەزارە. وەخێنسکارانی خۆشەویست، کارەساتی هەڵەبجە کارەساتێکی هێجگار دڵتەزێن و گەورە بوو کە دانەوەیەکی زۆری هەبوو. چونکە لە ڕۆژی 16ی سێی 1970 کە کاتێک هەڵەبجە کیمیاباران کرا خەڵکەکەی بێ ئاگا بوون. زەرەر و زیانێکی زۆر بە خەڵکی شاری هەڵەبجە کەوت و هەروەها ئەو کەسانی کە ماو شنەتە و بریندار بوون هەتاوەکو ئێستا زیان لێکەوتووەکانی هەر ماوەتەوانێ. واتە هەتاوەکو ئێستا ئەو دیاردانی کە زیانی پێگەیانون هێشتا لە لەشیاندا ماوەتەوە. کارانی ئازیز باسی شاری ڕەواندزەکەین کە یەکێکە لە شارەکانی تری کوردستان کە قەڵا و پایتەختی میرنشینی سۆران بووە، بە تایبەتی لە سەردەمی میر محەممەد پاشای گەورە. تووشی گەلێک کارەساتی گەورە بووە وەک هێرشی سوپای ڕووس و عوسمانیەکان بۆ سەر دەفەرەکان. ڕێگایەکی سەرەکی کاروانچیەکان بووە کە هەمیشە بۆتە مای خێر و خۆشی بۆ ئەم دەفەرە و هەروەها چەند ڕەسمێکی شاری ڕەواندوستان بۆ دادەنم. ئەمەش تۆپەکەی وەستان ڕەجەبە کە لە ڕەواندز هەتاوەکو ئێستاش ماوەتەوە و هەروەها ئەمەش وێنەی خەرەندی ڕەواندوزە. ئەم ناوچەیە پێی ئەوترێ خەرەندی ڕەواندوز. هەروەها لە بەشی خوارەوەی لاپەڕەکەدا زانیاریمان هەیە. ڕەواندز شوێنێکی بەرز و سەختە، ئەتوانین ئەمە بکەین بە پێناسەکەی دوژمن بە ئاسانی نەیتوانیوە داگیری بکات، بۆیە کراوە بە پایتەختی میرنشینی سۆران.
خۆشەویستەکان باسی شاری زاخۆ ئەکەین. شاری زاخۆ شارێکی ناودار و مێژووی دەفەری بادینانە. مەڵبەندێکی بازرگانی گرنگ بووە. دەروازەی سەرەکی ڕێگەی لەشکرکێشی هێزە جیاجیاکان بووە لە قۆناغە مێژوویەکان. ئەمەش باژێڕی زاخۆیە و هەروەها ئەمەش بردی دەلالە لە زاخۆ. و هەروەها زانیاریمان هەیە لە شوێنە مێژوویەکانی زاخۆ کە تا ئێستاش مابێت و بەرچاو بێت بردی دەلالە لە زاخۆ. و هەروەها چالاکی شاری زاخۆ دەروازەیەکی گرنگی بازرگانی هەرێمی کوردستانە لەگەڵ وڵاتانی تورکیا و پردەی پەیوەندی نێوان هەرێم و ئەوروپایە. و هەروەها چەند وێنەیەکی شاری زاخۆ و پردی دەلال لە زاخۆتان بۆ دادەنێم لەگەڵ گەڕەکەکانی زاخۆ. هیوادارم سوودتان لێ وەرگرتمێت.